قرب ميلي بوني جناتو دجي ثابت نقول تالقو زاري سروري شنكابو جانب قرب ميلي بوني جناتو دجي ثابت نقول تالقو زاري سروري شنكابو جانب بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد صلى الله عليه وسلم. صلاة إخوات النبيت هم صاركتان بخير خوشي بيت خوي جور رمضان من هنگاو كان من لقبول بكاتو بخاطر ترازوي چاكا كان من ابرزن آمدن بو رمضان آمدن بو صالحين له هول بخشين ونزيق بنا ولا خوا وانجام داني برسشكان آمدن حاضرن اخون نيتكاني دلتان گوريها ورو باور نيتكانتان بهند قرتوا یاخود نیەتەکانتان بە هێز و ئامادە نییە لە دڵەکانتانە. ئاخۆ خۆشترین ڕەمەزان کە بەسەر ژیانتا تێپەڕیوە کامەیە؟ هەر لە کاتی لەدایک بوونتەوە تا ئێستا کامیان پێرار؟ ئەی ئەم ساڵ ئامادەی؟ خۆت خستۆتە ئامادە باشیە و ورەت بەرزە؟ ئەڵقەی یەکەممان بە دوو بەش پێشکەشەکەین. بەشی یەکەمیان قسە لە ڕەمەزانەکەین، چی تیا بکەین و پاداشتی ڕەمەزان چییە و چۆن هەوڵ بین ڕەزامەندی پەروەردگار بەدەست بێنین و ئەمانە بەشی دووهەمیش قسە لە سیرەی پێغەمبەرەکەین صلی الله عليه وسلم پێشەکیەک لە سەری باسەکەین. ئێستا با ڕەمەزان دەست پێ بکەین. ئادەی خۆتان ئامادە کردووە؟ ورن با نیەتەکانی دڵمان ئاشکراکەین هەتا لەم مانگە تێبگەین. وا بزانم وەرەقە و قەڵەممان پێویستە بێتاوەکو خاڵەکان بنووسین و لەسەری جێبەجێیان بکەین. سەرەتا ڕێگەم بن بە فەرمایشتی دەست پێ بکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆتا شەوی شعبان و یەکەم ڕۆژی ڕەمەزانە کە سلمانی فارسی بۆمان ئەگەڕێتەوە و دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆتا شەوی شعبانە وتارێکی بۆ داین باش گوێگرن، باش گوێی بۆ بگرن، وەکەوە وایە ئەم حەدیسە بۆ تۆی فەرموو بێت، بۆیە جوان گوێ بگرە. فەرمووی ئەوە خەڵکینە مانگێکی گەورە و پیرۆز بۆتە میوانتان، مانگێک شەوێکی تایە لە 1000 مانگ خێرترە، مانگێک خۆی گەورە ڕۆژی ڕۆژگاری تیا کردوتە فەرز وە شەو نوێژیشی بەخۆ بەخش هەر کەسێک تایە بە سیفەتێک لە سیفەتە چاکەکان لە خوا نزیک بووەوە وەک ئەو وایە فەرزەکانی تری هەمووی بەجێهێناوە. ئەوەی فەرزێکی تیا بەجێهێنا وەکو ئەو وایە 7 فەرزی تری بەجێهێنابێ. ئەم مانگە مانگی ئارامگریە، سەبریش پاداشتەکەی بەهەشتە، مانگی دڵدانەوەیە، مانگێک کە ڕزقی باوەڕدار زیادەکە. ئەوەی تایە ڕۆژوانێک تایە بەربانگی کردەوە ئەبێتە مایل لێ خۆشببوونی گوناهەکانی و ئازادبوونی گردنی لە ئاگر. ئەجری ئەوەی لە ماڵیا ڕۆژیش کاندووە دەسەکەوێ بێ ئەوەی لە پاداشتی خۆی کەم بێتەوە. مانگێکە سەرتاکەی ڕەحمەتە، ناوەڕاستی لێ خۆشببوونە و کۆتاییەکەشی دەرباز بوون لە دۆزەخ. ئێستا ئەزانن باسی چیەکەین؟ ئەزان بە چی دەستمان پێکرد؟ ئەزانن بە هیواین چی بکەین؟ حەدیسێکتان بۆ باسەکەم بیستوتانە فەرمێت کە ڕەمەزان هات دەرگاکانی بەهەشت ئەکرێتەوە. بەڕێزان ئێستا دەرگاکانی بەهەشت کراونەتەوە، لە دوێنە شەوە کراوەتەوە. گوێتان لێ چۆن دەنگی کردنەوەی دەرگا؟ ئەها گوێتان لە دەنگێکی بۆنی بەهەشت ئەکەن لەگەڵ یەکەم هیلالی ئەم مانگەیە. ئەها ئەڵێ یەڵڵا ئەی خوا زیاری خێر وەرە دەرگاکانی دۆزەخیش داخرێن. نامانێ ڕەمەزانی ئەم ساڵ کەس بەرەو دۆزەخ بڕوا. ها کێ پێشەکەوێت و خوا کێ ڕووی تێ ئەکات و بەڕێزان ئەوانە ڕەمەزانین. هەموو ساڵێکتان بەخۆشی بە بەڕێزان خۆتان گورج بکەنەوە و ویست و ئێرانتان بەهێزکەن ئەم مانگە پێکەوە ئەژین و ڕۆژ بە ڕۆژ لێک نزیکە بینەوە لە خوا نزیکە بینەوە. ئەو وتەی ئیبن عەباس زۆر کارم تێ ئەکا کە ئەفەرمێ کە ڕەمەزان هات بەهەشت خۆی ئەڕازێنێتەوە. ئەم ساڵ بۆ ئەو ساڵ وەک ئەوەی جوانی خۆی بەکەم بزانێ و بێوێ جوانتر خۆی بڕازێنێتەوە. پاشان ڕێ خوایە بمکەرە نشینگا من فلان و فلان و فلان مەبێ بێنە لام. خۆشەویستان ئێستا با بڵین یعنی پاداشتی ڕەمەزان چییە؟ یعنی با پاداشتی ڕەمەزان چییە؟ ئەمەمان
لە 6 خاڵە ئەم مەسەلەیە لە 6 خاڵا کۆ ئەەکەینەوە کە لە ناو ئاەت و فەرمودەکاندان و باس لە پاداشتی ڕەمەزانەکەن لە ڕاستیە هەرکە گوێت لە خاڵێکیانە بێت ئەڵەی بەس ئەمەم بەسە بەڵام کە ئاەت و حەدیثی تر بەرچاوەکە بێ ئەڵەی ئەمەش هی ترە بینیت و ئەڵەی ئەمەشیان و ئابە و جۆرەیە لەبەرەوە ئەم 6 خاڵە ئەو کاتە ئەڵەی من زۆر تامەزرۆم هیترمە بێ من هەوڵی ترێم هیترە بەخشم یەکەم لێ خۆشببوونی گوناهەکانە سەر کەسڕنەوەی ئەوانەی ڕابردوو دواتە ئەوەی ڕۆژانی پێشتر کردوتە تەواو لەم مانگای ئاسرەتەوە بە هەموو گوناهەکانەوە بڵێ هەمویان آخر من کاری خراپم زۆر کردووە تۆ ئەم بژدێ کۆ هێناوە فەرمایشتێکە ئیمامی بوخاری گەرتەوە فەرمی من صام رمضان ئیمانا واحتسابا ئیمان واتە هەر عادەت و خۆیەک نییە هەر ئەوە نییە خەڵکی هەموو بەڕۆژوون و ماڵەوەمان هەمویان بەڕۆژوون و ئەبێ منیش بەڕۆژوو نابێ لە خەڵکی جابمەوە ئەمە ئیمانن واتە خوایە ئەمەوە ڕازی بکەم واحتسابا ئەمەوە پاداشت وەرگرم تەماحم بە ڕەزامەندی خوا پاداشتەکەی هەیە من صام رمضان وتسي روج همو روجه إيمانا واحتسابا يا رسول الله چیه بێ گوناهەکانی پێشووی ئەکەوێتە بەر لێ خۆش بوون تۆ تەسەووریەکەی چیەڵێ هەمووی ئەوەی کە کراوە سڕاوەیەوە آخر من گوناهم هەیە خۆم شەرمەکەم باسیم ڕاستە بەڵام هەمووی لەسەر سڕایەوە آخر من مصیبەتم زۆرە گوناهی گەورەم کردووە من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه کەواتە یەکەم پاداشت خێری ڕەمەزان هەڵدانەوەی پڕێکی سپیە ئەوەی ڕۆی یەڵا لەمڕۆ پڕێ لە پڕەکانی سپین پیرۆز بێت تۆ ڕەمەزانیت و بە ئیمان و نیەتی پاداشتەوە وەرەگری لەوانەیە کە بێ بڵێ باشە 30 ڕۆژ ئیمان و احتیسابم بم آخر لەوانەیە ڕۆژێکم لە کیش چیە لەو 30 ڕۆژە بە جوانی خۆم بۆ ئامادە نەکرد بێت ئەو کاتە چی بکەم پیامبەر سەڵام فەرمێ قەی ناکە بۆ فرسەتێک تر چی ئەو فرسەتە یعنی ئەگەر 30 ڕۆژ بە ئیمان و احتیسابەوە زۆرە ئەوە فرسەتێکی تر ئەدەینەوە بۆ لێ خۆشبوون چی ئەو لێ خۆشبوون من قام ڕەمەضانە هەمان فەرموودا ئەوەیان من صامە ئەمەیان من قامەیە باشە قامە ماوەکەی چەنە من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه وتسي تراويحكي إيمانا واحتسابا تركيزي تواول لسريتي بتماي پاداشتي أتبي خوار رازي كي وامرو هل لكل خوتي بكيتوا دواي قربالغي كوي بلكو بوم من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه به بس علي لوانية شويان دوانم لكيس شويان خبرم نبيتوا يعني خبر من يكسر فرسته هل سيامت بو رخصيه سيهم اويان چیە ئەمەشیان هەر بۆ لێ خۆشبوونی گوناهەکانە من قام ليلة القدر دەشەوی کۆتایی إيمانا واحتسابا هەر هەمان حەدیثی پێشوە غفر له ما تقدم من ذنبه سێجۆر من صام من قام ليلة القدر لەنێو دوو کەوانەیە إيمانا واحتسابا چیە بێت پیرۆز بێ گوناهەکانی پێشوت هەمووی سڕانەوە ئەم پاداشتیەکەم بوو حەقی خۆیەتی بینوسن ئەوە خاڵ یەکەم لەو 6 خێری ڕەمەزان یەکەم غفر له ما تقدم من ذنبي دوام دەربازبوونە لە ئاگری دۆزەخ لە ڕاستیە لەوانەیە هەموو ئەوەی ڕابردووت بسڕێتەوە بۆت بەڵام تا ساڵی داهاتوو تۆش ئەبیتەوە و یعنی مردنیش بەسەرایەت و ناگەڕێیتەوە ڕەمەزانی داهاتوو بەڵام یەک شتێکی لەوە گەورەتر پیاڵە چییە دەربازبوون لە ئاگر ئەویش دەربازبوون لە ئاگر معقولە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت ولله عتقاء من النار في رمضان وذلك كل ليلة برزان هەموو شەو فریشتەکان ناو ئەنووسن ئەوانەی دەربازە بن لە ئاگر تۆ بڵێ دوێنێ شەو کەسمان نووسرابین یان بێ ئاگا و بێهۆش بین ئەوانە چێن کە ئەنووسرێن خۆی گەورە سەری دڵی بەندەکانیەکە ئەوانە هەڵبژێراوی خوان کە متتەقین ئەوانەی سوورن لەسەر ڕازیکردنی مەرجنیە هەرزانیان بن لەوانەیە کچێکی 7 ساڵ بێ و ببێتە یەکەم ئازاد بوو لە ئاگر ئەگەر چی زانستەکەی کەم بێ لەوانەیە پیاوێ بێ گوناهەکانی زۆر بن بەڵام ئەڵێ تا ئێرە ئیتر بەس بێ ئەبێ ڕەمەزانی ئەم ساڵێکی تر بم بەمە لە ئاگر دەربازە بێ ئەخۆ ئەمڕۆ چی ئازادە بێ ئەخۆ کێ لەوانەیە ئێستا گوێیان لێمانە هەر ئێستا خوا لیان خۆشە بێ خوا زانەترا خوا خۆی ئازاد بۆکانە نووسێ و خۆی ئەکا یعنی بەدڵی عەبدەکانی ئەوانەی شایستەی ئەو ئازاد بوونن کێ ئەوەی ئەڵێ خوایە من شایستەم و سەری بەرزە وەک ئەو سەربازە ئەبێ لەناو کۆمەڵی سەربازی ترا ئەوەستێ ئەڵێ من خوایە منم ئازادم کە ئەم ساڵ ئازادم کە بەڕێزان دووەم شت ئازادبوون لە ئاگر ئەمانەوێ ئەم ساڵ لە ئازادبووان بین ئەوە بزان لە گوناهەکان ڕابردوو خۆشە بێ ئازادبوونەکەیش تۆ گومان ئەبەی کە ناچێتە ئاگرەوە تۆ ئەتوت شتێ نییە ناوی دۆزەخ بێ بۆ لەبەرەوەی زاتی بەخشندە کاتی ئازاد دەکا مەحاڵە جاتە دیلی بکاتەوە یعنی ئەگەر لە ئازادکراوانی ئەم ساڵ بێ ئیتر تۆ تەواو دیل نابیتەوە بەڕێزان ئەگەر کەسێکی بەخشندە عەبدێکی هەبێ پێی بڵێ بڕۆ تۆ لەم ساتەوە ئازادی معقولە ڕۆژی داهاتووە پەشیمان بێتەوە ئەی ئەبێ خوای گەورە چۆن بێ